هونەرمەندێکی ئازیز، هونەرمەندێکە دەنگی پڕە لە ڕۆمانسیەت و لە سۆس، هونەرمەندێکە بە درێژایی کارە هونەریەکانی هونەرمەندێکی دژەباو بووە، هونەرمەندێکی ڕێچکەشکێن بووە، هونەرمەندێکە چیرۆکەی ژیانی لە دووگرتکانەوە دەست پێ دەکات بۆ بە درێژایی کاروانێکی پڕ لە گۆرانی وتن، پڕ لە تێکەز نووسین، پڕ لە ئاواز، تاگاتە بنی دنیا بۆ دڵی هەزاران گوێگر کە هەزاران هەواداری هەیە. ئەویش هونەرمەند و مامۆستا هۆمەردزەیە. سڵاوت لێبێ مامۆستاجان، زۆر بەخێر بیت، سەر و سەرچاومان هاتی. زۆر سپاس دەکەم کاکە ڕەوەنجان بۆ ئەو میێوان دیاریەتان و هەوڵەدەم بە پێی توانم ئەوەی کە لە بیرم مابێ چی لێم بپرسن وەڵام دەدەم بۆ. با سەرەتا بەوە دەست پێ بکەین لە دووگرتکانەوە بۆ بنی دنیا. ئەمە ناونیشانی بیرەوەریەکانی مامۆستا هۆمەردزەیە. ئەگەر ئاوڕێک لە کاروانی ژیانی تایبەتی و کاروانی ژیانی هونەری مامۆستا هۆمەردزەی بینەوە، بەڕێستان چۆن پێناسەی ئەم کاروانە ئەکەن؟ کاک ڕەوەند، من لە گوندێک لەدایک بوویم لە دەشتی دزەی، دەشتی دزایەتی کەوتەتە خوار هەولێر، باشووری هەولێر، و هەتا تەمەنی 17 ساڵیم لەو دێم بەسەر بردووە، تەنها بۆ کاتی خوێندن نەبێت، چونکە لەوێ قوتابخانەی لێ نەبوو گوندەکە، قوتابخانەی سەرەتایی لە هەولێر بوو. لەوەرەوە کاتی خوێندن ئێمە براگەورەکەمان باوکمان نەما بوو، براگەورەکەم ئەمە ئێنارد بۆ هەولێرە تا خوێندنەوە بۆ هاوینان نەگەڕانەوە بۆ دەیەکەمان. جا من لەو گوندە لە گەورە بوومە تا ساڵی 37 لەدایک بوویم، هەرچەندە کە 36 نووسراوە بە لە دۆکمنتەکانی عێراقی، بەڵام دایکم ئەونا لە سەرەتای 37 لەدایک بووی. تا ساڵی 55 من لەو گوندەم لە بینی هەولێر و دووگرتکانم بەسەر بردووە. لە دوای ئەوە ئیتر چوون بۆ دەرەوە بۆ خوێندن، بەداخەوە کە ئەو خوێندێک کە خۆم ئەویست ئەوە نەبوو کە بۆیان هەڵبژاردمە ماڵەوە. من ڕاستیەکەی لەو قۆناخا و دواتریش ئەگەر ئەو پرسیارم لێ بکەی 3000 دڵم شکاوە. یەکەمیان کە لە پۆلی سەرەتاییم تەواو کرد، کە خوێندنی سەرەتاییم تەواو کرد لە هەولێر، ئەمویست بچم بۆ کۆلێجێکی ئەمریکی هەبوو لە بەغدا، باگداد کۆڵێج ناوی ئەوە بوو. ئەمریکیەکان بەڕێوەیان دەبرد، هەموو هینەکان بە زمانی ئینگلیزی بوو. منیش هەر لە مناڵیەوە حەزم لە دووشت بوو زیاتر، یەک دەنگ و ئاواز و موزیک و گۆرانی، دووەم زمان. ئەمە شتێکی سیر نییە، چونکە جارێکیان با تۆزێ بێمە دواوە کە لە پاریز بووم ساڵی 61 یەکەم جار بوو کە بچم بۆ پاریس، لێ مامەوە 6 ساڵ مامەوە. چوین بۆ ئەنستیتوتی فێربوونی زمانی فەڕەنسی، زۆر کەس بووین، من تەنها کورد بووم لەوێ، نەخێر دوو کوردی کەشم لەگەڵ بوو، سەباح بابان خوافیکە، لەگەر ڕەفعەت شەهوانی خەرچی ئامێدی بوو. ئێمە ئەو سیانە کورد بووین، ئەوانی کە هەموو بێگانە بوون، زمانی فەڕەنسی فێرە بووین. مامۆستاکەمان ناوی مەدمۆزێل شکلێ بوو، کچێکی جوانشیرەی فەڕەنسی بوو، زمانی فەڕەنسی پێوتینەوە بۆ کەسانی کە زمان نازانن. هەستی کرد کە من یەکسەر ئەوەی کە ئەو ئەیڵێ من یەکسەر دووبارەی ئەەکەم وەکو خۆی، وەکو فەڕەنسیەک. ئێمانی کە هەموو بێگانە بوون بە هەزار حەڵ، کە زمانی فەڕەنسی دەناف دەزانی تۆزێک ڕێ و ئەمانەی زۆرە، هەندێک هەر ڕێیان پێ نەوترا، هەر بەڕێ ئەوت، هەموو ڕێگە بێ بەڕێ لە زمانی فەڕەنسی. بەس ئەو کچە مامۆستاکەم هەستی کرد کە من یەکسەر ئەو چیاڵێ وەکو خۆی. پاش ماوەیەک هات بۆ لام وتی پێم بڵێ تۆ
موزیک یان گۆرانیش توات خوێندووە گوتم بۆ پرسیارەکەیت گوتی آخر پەیوەندێکی زۆر نزیک هەیە لە بینی زمان و موزیک چونکە هەردووچیان لە هینەوە دێت لەبەر ئەوە یەکێک کە موزیکار بێ زمانی زوو فێرە بێ یانی شێک کە حەز لە زمانەوانی شتیوا بکە موزیکی زۆر حەز لێیە ئەمەی لە توای دۆسی ئەرێ بەسەری تۆوتی وتم وەڵاهی ڕاستەکەیت باشە مامۆستا جاری دووەم من پێت بڵێم جاری دووەم نمرەی تۆ لە خوێندنە بە جۆرێکە کاتوانی لە باشترین کۆلێژ بخوێنیت وە لە باشترین کۆلێژ بچیتە کۆلێژی پزیشکی و ببیتە خوێندکاری کۆلێژی پزیشکی بەڵام عشقت بۆ هونەر بە جۆرێکە کە لەو کۆلێژەیە زۆر خۆت ناگریت و دووبارە ئەگەڕێیتەوە ڕاستەکەیەوە ئەگەر باسێکی ئەومان بکەیت جا ئەوە بووکە بابگەڕمەوە بۆ هینە کە دواناوەندیم تەواو کرد حەزم بە کرد هەر لە سەرەتا کە هینم تەواو کرد ویستم بچم بۆ بەگداد کۆلێج لە ماڵەوە نیان هێشت وتیان ئێمە خێڵێکین و بەغدا بۆ ئێمە دەست نادا و ئێمە لە دێژین و ئەمانە نیان هێش بچم بۆ بەگداد کۆلێج کە لە بەغدا بوو ئەوەیە بە تاقتێنیا بچم لێ لە قسمی داخلی بووم لە پاشان کە سێم تەواو کرد سێی ناوەندی دیسان ویستم بەگداتین هەبوو مەعهەدی فنون جەمیلە هەبوو بەغدا ئەو ساکە بەشی مۆزیشتی هەبوو بەشی شێوەکاری و تابلۆ کێشی و ئەمانشی تیا بوو ویستم دووبارە داوام لە ماڵەوە کرد بمنێرم بۆ ئەوە موزیک بخوێنم گوتیان ئەخە تۆ ئەی بەهێشتان بۆ سانەوی تەواو ناکەی بۆ پێنجەکە ئەو زمان ئەو ساکە پێنج ساڵ بوو سانەوی تەواوکە باشتر ئارەزوی خۆتە چیە خوێنی بخوێنە بۆ لە سێوە لە هینەکە پشڕەکەی ئەی بڕیرەوە ڕازی نەبوون منیان وتیان نابێ سانەوی تەواوکەی ئەو بۆ جاری دووەم دڵم شکا جاری سێمیش کە هین پێنجەکەم تەواو کرد دووبارە داوام لە ماڵەوە کرد بم نێرنیان بۆ ئیتالیا یان بۆ ڤیەنا موزیک بخوێنم دیسان گوتیانەوە زۆر عیبەوە ئێمە عشاعیرین ببین بە لۆتی نامانەوە کوڕێکمان بێ بە لۆتی آخر ئەو زمانە ئەوەی کە کاری موزیک و شتیوایە کرد زۆرنا لێدەر و زۆرناژەن و دەهۆڵ ژەن و شتیوا بوون لەبەرەوە گوتیان ناقبول ناکەین بە هیچ دەرکەتن ناچار بووم منیان نات بۆ ڤیەنا بەزم و مەرجە کە موزیک نەخوێنم بۆ مەرجە کە موزیک نەخوێنیت باشە مامۆستا هۆمەرجەی بە هونەرمەندی ڕۆمانسیەت بە هونەرمەندی سۆز ناسراوە ڕۆمانسیەت لە ژیانی مامۆستا هۆمەرە تا چەند ڕەنگی داوەتەوە لە هونەرەکەی ئەیبینین بەڵام لە ژیانی تایبەتی خۆتە خۆی ئینسانی ڕۆمانسی ئەو کەسانین کە دائیمەن هەمیشە بیر لە ڕابردووەکەنەوە هەر ڕابردویان پێ ڕاستیە ئەوان ئەڵێن پاشەڕۆژ کەس نازانی چی تایە ئێستش تیر ئاسا خێرایە ئەمڕۆ هەیە بەڵام بۆ بەیانی ئەبێتە ڕابردوو هەر ڕابردوو تا هەتا هەر ئەمێنێ و هەرما هەر تا هەتایە من چوارینێکم لەسەر هی نەداناوە ئەجا من زۆرم حەز لە شتی کۆنی نەبوو هەمیشە بەو دوایانشکە چم بۆ شارێکی ئەوروپا جارێ پێش هەموو شتێک چم بۆ موزەخانەی کەشتی کۆنی تایە بۆ کۆڵانە تەسک و تاریکەکانی ئەو شارانە تێبڕم سەیری بنا کۆنەکانەکەم حەزم لە شتی مۆدێرن نییە زۆر ئیتر ئەوە نەناو دڵمە چەسپا بوو و هەمیشە حەزم لە شتی کۆنینەکردنیسانی ڕۆمانتیک ئەوە حەزت لە شتی مۆدێرن نییە بەڵام لە هونەرەکە تا ڕێچکەشتێن و دژەباری ئاختەرین پرسیارێکی جوان باشە ئەگەر باسی هونەرەکەم بۆ بکەیت تۆ لە هونەرەکە تا ئەم ڕێگەیت هەڵبژات کە هەم ڕێچکەشتێن هەم دژەباو بزە بە قسەکە زۆر جوانە ئەجا کە هینم تەواو کرد سەرەتاییم تەوا کرد ئێمە من و کاک سعدی کاکم لە خۆم گەورەتر بوو 2-3 ساڵ ئێمە نرد بۆ کەرکووک لە ماڵەوە لەوێ هین تەوا بکەین ناوەندی و دواناوەندی لەوێ لە کەرکووک بوو بۆ یەکەم جار کە تەماس لەگەڵ موزیکی ڕۆژاوایی پێیا بکەم بەڕێگای چی بەڕێگای چەند هاوکارێکی کە هاوکلاسم کە ئاشووری بوون لە کەرکووک لەوانە ناویان ساخیرۆ و یەکە ناوی سەنخۆ بوو یەکە ناوی سەرجۆم بوو یەکەشە ناوی جۆزێف بوو ئەوانە هەموو ئاشووریم باوچیان لە کۆمپانیای
ئەمە هین ئینگلیز بریتانی لە کۆمپانیای نەوتی کەرکووک کاریان نەکرد ئەوانە بوون بە ڕەفیقم خۆ دەزانی ئەمانە کریسیانن هەمیشە حەزیانە دانس و شتی ڕۆژاوایی ئەمانە بەڕێگای ئەوانەوە زەوقم کەتە سەر گۆرانی و موزیک بورە موزیکی ڕۆژئاوایش لێرەدا لەوێ لە کەرکووک هینە زەوقە کۆنەکەم ڕۆمانسیەتەکەی جارانم لەگەڵ شتی تازە بابەت وەکو دوور ڕێگای تەریب لەگەڵ یەکا ڕۆیشتن هەم حەزم لە فۆلکلۆری کوردی بوو حەزم لە قەتار و ئەڵڵاوەیسی و حەیران و لاوک و ئەمانە بوو هەمان کاتیشدا حەزم کەوتە سەر گۆرانی ڕۆژاوایی ئیتر ئەوە بوو کە تێکەڵەیەک بوو لە ناو گیانما هەرمایەوە و هەر وەکو جەنابەت فەرموود ئاوا دەست خۆش مامۆستاجیان تەمەند درێژویت مامۆستاجیان یەکێک لە تێکستەکانی خۆت یەکێک لە گۆرانەکانی خۆت کە خۆت تێکستەکەی نووسیوە دوێنێ شەو بینیم لە خەوێ زۆر چیرۆک ئامێزە چیرۆکی نووسینی ئەم شعرە چۆن بوو؟ ئەوە ئەو پرسیارم زۆر لێ کراوە ئەگەر بۆ کچێکی تایبەت بوو بێ بەڵام وانە ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشا لەسەر کلێنکسێک لە کافێک دانیشتویت ئەم شعرەت نووسیوەتەوە ئەوە ڕاستە لە ئەمریکا بووم لە بارێک دانیشتم بە تاقیتنیە هیتر ئەم خواردەوە شەرابی لە علی ڕوومانیم بۆ خواردەوە ئەجا زۆر جار من ئەو ساکە ئێستا تازە بەم تەمەنە تازە بۆم نایە بەڵام ئەو ساکە زۆر بتەنیا کە دانیشتم شتم بۆ هات شعرم بۆ هات شعر بۆ گۆرانی شعر لەوێ کە دانیشتم بوو ئەم خواردەوە ئەو هینم بە خەیاڵە هات یەکسەر دایام لە وەیتەرەکە کرد پارچە پسولەیەکی دامێ ئەوەی کە هینی لەسەر نووسراوە هی خۆیان ناوی ڕستۆران و شتەکەی قەڵەمێکی دایم پێم وایە دەستم پێکرد ئەوە نووسیەوە لەوێ ئەوە ئەو شعرە بەڕام ئەمە لەسەر کچێکی تایبەتی نییە بەگشتی ئەو کچانەی کە دۆستایەتیم هەبووە لەگەڵیانە بەگشتی بۆ هەمویانە ئەوە جا من گۆرانیەکانم ئەوەی کە شاعیری گەورەی وەکو گۆران قشکار لێ و ئاڵوانەی لێ دەربێنی چەند شعرێکی کە ئەوانی کە هەمووی خۆم دامناون ئاوازەکانی یان بێگانە وەرم گرتووە یان ئاوازەکەش هەندێکی خۆم دامناون بەڵام هەمووی چیرۆکێکی لە پشتایە ئەوانێک کە خۆم داوناون ینی شعرەکانی شعری گۆرانیەکانم هەمووی چیرۆکی لە پشتایە یەکێک لەوانەیە کە جەنابەت باسیەکەی ئەوە بوو ئەو کسانەیە کە خۆشم ئەویستن لەسەر ئەوانەیە بەڵام ناوی کەسیان ناهێن کەسێکی دیاریکرا کەسی دیاریکراو ناهێن لارەخانی کچت کە دیزاینەرێکی نەک ناوخۆی لە ناو کوردستانە بەڵکو لە پێگەر جیهانیەکانە مانشەتی هەواڵەکانی پێگەر جیهانیەکان بۆتە لارەخان کە دیزاینەرێکی کچێکی کورد بەم جۆرە کارەکانی ناوبانگێکی زۆری پیا کردووە هەستت چۆنە کە کچەکەت ڕێگەی خۆی دۆزیوەتەوە و بەم جۆرە سەرکەوتووە لە کارەکەی خۆیە لارا زۆر شانازی بە لارەوەکەم چونکە لارا هەندێ هەر لە مناڵیەوە وەک خۆم ئاسا حەزی لە موزیک و گۆرانی و هەستی بە جوانی ئەکرد زیاتر لە مناڵەکانی کەم ئەجا چاکم لەبیرە جارجار کە من گۆرانیم بۆ ئەوتن فێریان بکەم هەموو دەستیان پێکرد بۆ بژێڕنەوە گۆرانێکی کە من پێم ئەوتن ئەوانش ئاوتەوە لارە بە خوشک و براکانی ئەوت بە ئەو وەختە سێ مناڵم هەبوو ئێستا چوارم هەیە بە نازدار و کاروانی ئەوە ئێوە وز بن لار مناڵیش بوون ئێوە وز بن هەر من ئەڵێم حەزی لێبووە خۆی تومەزا ینی ئەو گۆرانیانە یان ئەو شعرانێک کە من ئەو خوێندەوە لارە حەزیەکە چۆ مێشتە ئەنی وەکو خۆم هەر لە مناڵیەوە حەزی لە هونەر کردووە لارە ئەوە بووە تر کە گەورەش بوو من هەر حەزم بەکرد وەک خۆم چونکە من خۆم زوڵمم لێکرابوو ناهێنێژ بم بە گۆرانی بێژی با بڵێن پرۆفێشناڵ
هەروە وەکو هاوی وەکو ئاماتۆر من ئەو گۆرانیانم تۆمار کردو ڕاستیەکەی شتاقیەوە نیە بڕێ وەکو گۆرانی بێشتی پرۆفشنالیان پارەیان خەتیش پارە وەرنەگرتەوە گۆرانیەکە هونەرمەندی گەورە مامۆستای پرۆفشناڵی شانازیت پێواکەین سپاس بۆ تۆ وەکو باوکێک چ ڕۆڵێکت هەبووە لە سەرکەوتنەکانی لاراخانە چۆن وەکو باوکێک ڕۆڵێکت هەبووە لە سەرکەوتنەکانی لاراخانە ئەتەرەوە بوو کە حەزمە کرد لاراژ وەکو خۆم بەڵام لارە دیارە پاشەوەی کە گەورە بوو حەزی کرد ڕدارچەکەی بگۆڕی هەرچەند گۆرانێشیە بێکەوە چەند گۆرانیشی خۆشمان هەیە بێکەوە لەسەر کوردستانە بەڵام دوای ئەو ڕێگای شکەی گرتو ئەوەی ئێستا ئەوە هەمووی هونەرێکی زۆر زۆر ڕاستی سەرکەوتووە بە مامۆستانیازت هەیە بەرهەمی تازت هەبێت کارت بۆ کردووە یان نەخێت تااقەتەوە نەماوەشتیشم زۆر لە بیرەچێ بەم تەمەنە و ئێستا کتێبەکانم ئەو کتێبێک کە جەنابەت خوێندووەتەوە لە گورد و گورتکانە بۆ بنی دنیا دوایە ئەو کتێبێکی کەمدانا گۆرانیەکان و شعرەکانم دوای ئەو کتێبێکی کەش لێگەڕێن با مێژوو بدوێ ئێستا بەم دوایانە کەوتە بازارڕەوە هەمووی مانجێکە دەرچووە نازەم هەتانیان نیتانە لێگەڕێن با مێژوو بدوێ لێت هیستری سپیک ئەمە هەمووی نامەیە نامەی کە لە پیاوانی گەورە و سیاسیەوە بۆم هاتووە هەتاکو لە شاعیران و لە نووسەران و لە برادەران و تەنانەت ئەوەی کە لە کچانیشەوە بۆم هاتوون چ بە ئەڵمانی چ بە زمانێکی کە بە ئینگلیزی و فەڕەنسی ئەمانە تەواوی نامە دەستنووسەکان تەواوی نامەکەم داناوە بە زمانی ئەسلێکە و تەرجمەی کوردیشم کرد ئەم کتێبەیە خێریمە ئاوای زۆر باشە هاوڕێتێکی زۆر باشت و زۆر نزیک بووی لە سەرۆک مامجەلال چی یادگاریەکەت هەیە لەگەڵ سەرۆک مامجەلالە لەو کاتانی کە بەیەکەوە بوون و بۆ چەند ساڵێکیش ڕاوێژکاری سیاسی سەرۆک مامجەلال بوویت مامجەلال هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ هەر لە تەمەنی من لەوانەیە هەر 12 ساڵە بووم ساڵی 48 یەکەم جار یەکتریمان ناسی لە کۆیە نەورۆز هەبوو لە کۆیە ئەمە لە هەولێر نەورۆز کرا من گۆرانی بێژی نە گۆرانی بێ سرود بێژی نەورۆزەکە بووم لە پاشان کە لە کۆی جوان لێ بوو من نەورۆزێک هەولێر سەرکەوتو بۆ من گۆر سرودی خۆشم وتووە لەسەر کورد و کوردستان نەبووتە گۆرانی خۆشەویستی وشتیوان نەبوو وەفدێکی هەولێریشان بانگچێش کرد بۆ بچم بۆ کۆی لەوێژ نەورۆز بکەن منیش لەگەڵ خۆیانە ببن ئێترەوە بوو چەند خوێندکارێکی هەولێر کاکەنوەری کاتشم لەگەڵیان بوو پاسێکیان بەکرێ گرت و چوون بۆ کۆی 40-50 کەس دەبوون منیشان لەگەڵ خۆی من 12 ساڵ بوو تەمەنم لەوێ کە نەورۆزەکە دەستی پێکرد پاشان مامجەلالیش هات مامجەلال هات هینی وشەیەکی خۆی ئەوش مامجەلال تەمەنی هەر 15 ساڵە بوو وشەیەکی زۆر بەهێز و ڕێک و پێچی خوێندەوە لەسەر نەورۆز و لەسەر کوردایەتی ئەنجا لە پاشان منیش دەستم بە سرودەکان کرد جاکە لێبوونەوە مامجار خۆی لە پاشان پێوتم وتی هۆمەرجیان من کە جێم لە دەنجی تۆ بوو لە دڵی خۆماوتم خۆزیات دەنجی منیش بووکە ئەو کوڕە گەنجە ئەو کوڕە جوانە خۆش وایە گوتم وڵی مامجەلال منیش کە تۆ هینەکەت خوێندە وشەکەی خۆت منیش وتم بریا منیش وەکو ئەم کوڕە زیرێک بۆم وایە مامجەلال زیرێک بام وایە لە نووسینە تر ئەوە لەوێبینین و یەکترناسیمان لێەوە یەکەم ناکتری ناسی یەکتر ناسی باشە دواتر ڕای چی بوو لەسەر گۆرانیەکانت ئەمامزرا لە بیرەوەریەکانی خۆی نووسیوێتی دەڵێ ئەگەر هۆمەر لە وڵاتێککە گەورە بوو وایە لەوانەیە موزیکی بخۆندا لەوانێ بووایە لە یەکێک لە موزیکارە بەناو بانگەکانی جیهان بەڵام بەداخەوە بۆ هەڵ نەکەوت و بۆی نەکراوە ئەوە یەکێکە لە قسەکانی مامجەلال زۆر باشە من وەکو وەسێت ناوی ناهێنم وەکو ئامۆژگاری ناوی هێنم مامۆستا هۆمەرجزەیی ئامۆژگاری چییە بۆ مناڵەکانی بۆ نەوەکانی بۆنەوەکانم بەر لە هەموو شتێک هەرچەندەکە هەر چواریان لە دەرەوە ژیاون و سییانیان هەر لە دەرەوە لە دایک بووین هەردوو کچەکەم لە ڤێنە لە دایک بووین کاروانی کوڕم لە ئینگلتەرا لە دایک بووە تەنها کۆچەر نەبێ ئاخرین ئەویان لە کوردستان لە دایک بووە بەڵام داوام لێ کردوون کە کوردستان و کوردستان لای ئەوان زۆر گرنگ و
پایەکی تایبەتێ بەرام مێشک و هەناویان چونکە زمانی خۆمانە وڵاتی خۆمانە ملەتی خۆمانە بەڵام ئەوە ناگەێنێ پێم وتنەوە ناگەێنێ دوژمنکاری ڕق لێبوونەوە بەرامبەر بە هیچ ملەتێکی کەی جیهانە بکەن دۆستایەتی لەگەڵ هەموو لەوانەیە هەندێ حکووماتی ئەو وڵاتانی کە کوردستانیان دابش کردووە لەوانەیە نەک لەوانەیە هەرڕاستیەکەش وایە کە دەیانەیە کورد بچەوسێنەوە هەر اعتراف نەکەن کە کورد هەیە ئەڵێم ئەوانش دژمنداری ملەتەکەیان مەکەن تەنها ئەتوانن بەرهەڵستی ئەو تەبەقە حاکمەیە بکەن کە ئەو بیر و باوەڕ و ئەو هەڵوەستیان هەیە بەرامبەر بە کورد بەڵام دژمنداری هیچ ملەتێک مەکەن. ئازان لەگەڵتان بەردەوامین لە ئێستاە مامۆستا هۆمەرزەی دوو پارچە شعری خۆیمان پێشکەشەکات فەرموو مامۆستاجان. گردی سەیوان گردی سەیوان قەرزارتم قەرزاری هەر تەڵەجیایە و هی خاک و بەرد و دارتم لەو ڕۆژەی دەلانچەیان ناوم بەلایلایەی شاعیرانی شاری هەڵمەت و قوربانی بۆ سربەخۆیی و یەکبوونی کوردستان فرچچیان داوم لەو ڕۆژەی چوومە فێرخانە سرودی ئەو شاعیرانە لەسەر کورد و کوردایەتی بۆ یەکێتی و مەردایەتی بەژێی دڵم لێدراون لەگەڵ خوێنما تێکەڵاون ئەمڕۆکە ئەو شاعیرانە وانە ناو دڵی تۆدانە بۆیە هەستی کوردایەتیم سەرچاوەی وا لە سەیوانە دەسا چۆن قەرزارت نەبم تا هەم منت بارد نەبم بەڵام ئەی کوردی پەنابەر ئەی لە هەندەران دەربەدەر هۆ کوڕ و کچ خانمینە بە خۆڕایی نەگوتراوە بەرد هەر لە جێی خۆی سنجینە ئەمن بەم هەموو ئەزمونە بەم ئاموشە و بەم قاڵبوونە بەو هەموو گەشت و گەڕانە بۆم دەرکەوت و بوو بەوانە نەڕۆژ ئاوا نەڕۆژ هەڕات قەت نابێتە پیرە وڵات هەر سوارێ مەیدانی خۆی هەر کلچوچێ کلدانی خۆی جیهان با هەر بۆ خۆی خۆش بێ پیرۆزی میلەتانی خۆی منیش وەک ئەو خەڵکانە خۆشیم وڵاتی کوردانە من کۆرپەم و کۆرپەی ساواش لە ناو ژنی ئەم جیهانە هەرداچی خۆی لە ناوجوانە. دەست خۆش مامۆستاجان زۆر زۆر خۆشحاڵت کردین سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ماندووبوونت سوپاس بۆ ئەو کاتی بە ئێمە دەبەخشین زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ تۆ.